وتە و پەندەکانی لوقمانی حەکیم کوڕی شیرینم، ئامۆژگاریت دەکەم بە دوو شت کە بەردەوام دەستیان پێوە بگریت: پارە بۆ بژێوی ژیانت، دینداری بۆ دوا ڕۆژت. کوڕی شیرینم، لەسەر ئەژنۆ بڕۆ بۆ لای زانایان، دەمەقاڵەیان لەگەڵدا مەکە، ڕقت لێ هەڵەگرن. بە ئەندازەی پێویستی خۆت هەوڵ بۆ دنیا بدە، زۆر هەوڵ بدە بۆ دوا ڕۆژت. هەموو دنیا بە یەکجاری پشتگوێ مەخە، با هەژار نەبیت و ببیتە بار بەسەر شانی خەڵکیەوە. ڕۆژوێک بگرە کە ئارەزوەکانت تێک بشکێنێت، ڕۆژوێک مەگرە کە زیان بە نوێژەکانت بگەێنێت، چونکە نوێژ چاکترە لە ڕۆژوو. وەک باوک وایە بۆ هەتیو، وەک مێرد وایە بۆ بێوەژن. بە خزمەوە مەدە وەک مار، لەگەڵ نەفام دامەنیشە، هاوڵێتی دووڕوو مەکە. کوڕی خۆم، چاوەڕێی خۆشەویستی نەفام مەکە، کەوا ببینێت تۆ لە کارەکانی ڕازیت، ئاگات لە تووڕەیی و ڕقی ژیر و دانا بێت. کوڕی خۆم، چاوەڕێی سوپاسی خەڵکی مەکە، با لۆمەت نەکەن، وەک ئەو کەسەوا بە کە بەردەوام هەوڵی خۆی دەدات و خەڵکیش بێوەین لێی. کوڕی خۆم، بە دانایی لەگەڵ نەفامدا قسە مەکە، بە درۆت دەخەنەوە. بە نەفامانەش قسە لەگەڵ دانایاندا مەکە، ڕقت لێ هەڵەگرن. کوڕی خۆم، کاتێک پێویستیت بە دەسەڵاتدار بوو، سوورمە بە لەسەری و داوام مەکە، مەگەر لە کاتی خۆشی و دڵ ئارامیدا. داوای یارمەتی لە کەسێک مەکە کە فێڵت لێ دەکا، داوا لە چروکیش مەکە، چونکە ئەگەر نەتداتێ گاڵتت پێیەکە، ئەگەر بشتداتێ منەت دەکات بەسەرتا. کوڕی خۆم، داوای لێبوردن لە کەسێک مەکە کە حەز نەکات داوای لێبوردنی لێ بکەیت. داوای یارمەتیش لە کەسێک مەکە کە حەز ناکات پێویستیت بۆ جێبەجێ بکات. کوڕی خۆم، کەسێک ئارامگر بێت لەسەر ناڕەحەتی خەڵکی، ئەبێت بە گەورەیان. کوڕی خۆم، پیاوترین و بەڕەوشترین کەس کەسێکە کاتێ پێویستی هەبێت دوور دەگرێت، کاتێکیش داوای پێویستی لێ بکرێت نزیک دەبێتەوە. کوڕی شیرینم، هیچ دەوڵەمەندیەک وەک لەش ساغی نییە، هیچ نیعمەتێکیش وەک بەختەوەری نییە. کوڕی خۆم، بەڕاستی خەڵکی بەڵێنی زۆریان بینیوە و بە پەلەش ئەڕۆن بەرەو دوا ڕۆژ. تۆش ماوەیە کە پشتت لە دنیا کردووە و ڕوود لە دوا ڕۆژ کردووە. بەڕاستی ئەم خان و ماڵەی تۆ دەڕۆیت بۆ لای نزیکترە لێتەوە لەو خان و ماڵەی لی دەردەچیت. کوڕی خۆم، من چەند ئامۆژگاریەکت دەکەم کە ئەگەر تۆ دەستیان پێوە بگریت، هەمیشە گەورە و پێشەوا دەبیت. ئارامگر بە بۆ نزیک و بۆ دوور، ڕوخسارت بگرەوە لە بەخشندە و چروک، سەردانی خزمانت بکە. با هاوڵەکانت ئەوانە بن کاتێک لێیان جیا دەبیتەوە یان لێیان جیا دەبنەوە ڕەخنەت لێ ناگرن. کوڕی خۆم، پێویستە کەسی ژیر لە چوار کاتدا خۆی بناسێت: یەک، کاتێک کە مناجاتی پەروەردگاری تیا دەکات. دوو، کاتێک کە لێپرسینەوەی خۆی تیا دەکات. سێ، کاتێک کە بژێوی ژیانی تیا پێهاکات. چوار، کاتێک لە نێوان خۆی و خۆشیەکانی لە هەموو کاتەکاندا داوای یارمەتی تیا بکات. ئەی کوڕی شیرینم، کەسی حەسوود سێ نیشانەی هەیە: یەک، ئەگەر هاوڵەکەی لە لای نەبێ غیبەتی دەکات. دوو، ئەگەر لە لای بێت ماستاوی بۆکات. سێ، لە کاتی ناخۆشیدا سەرخۆشی لێ دەکات. کوڕی شیرینم، فەرمان بکە بە چاکە و ڕێگری بکە لە خراپە و ئارامگر بە لەسەر ئەو شتانەی کە تووشت دەبن. بەڵا بەکەم بزانە و لێپرسینەوەی خۆت بکە پێش ئەوەی لێپرسینەوەت لەگەڵ بکرێت و هەڵخلیسکان بناسە، چونکە ئەگەر هەڵخلیسکانت ناسی لە ژیانتا کەم تەرخەمی ناکەیت. کوڕی شیرینم، هەر کەسێ دەمەقاڵێ کەم بکات بێوەیە بێت، هەر کەسێکیش زیادەڕۆیی تیا بکات تاوانبارە بێت. حەق و ڕاستی بڵێ، ئەگەر زەرەری خۆشتی تیا بوو، گوێ بە تووڕەبوونی کەسیش مەدە. ئەی کوڕی ئازیزم، خواردنت کەم بکەرەوە و خۆت بە دانایی و حکمت پڕچەک بکە. ئەی کوڕی خۆم، کارێک کە نازانی کەی دێت
خۆتی بۆ ئامادە بکە پێش ئەوەی پێت بگات. کوڕی خۆم، ئەگەر بە مناڵی ڕەوشت فێربی کە گەورە بووی سوودت پێگەێنێت. کوڕە شیرینەکەم، بەڕاستی دنیا کەمە و لەو کەمەشدا تەمەنی تۆ کەمە. کوڕی خۆم، کردەوە ناتوانرێ ئەنجام بدرێت مەگەر بە دڵنیاییەوە. هەر کەسێک دڵنیایی لاواز بوو کردەوەشی کەم دەبێت. کوڕی خۆم، ئەگەر لە بەرامبەر قسەکردندا شکستت هێنا، لە بەرامبەر بێدەنگیدا شکست مەهێنا. سوور بە لەسەر ئەوەی گوێ بگری نەوەک قسە بکەیت. کوڕی خۆم، خۆت لە پاڕانەوەی ستەم لێکرا و بپارێزە، چونکە نزیکترین شتە لە خواوە بۆ گیرابوون. کوڕی عەزیزم، با گرنگیدانت بۆ شتێک بێت کە داوات لێکراوە. با گرنگیدانت بۆ شتێک نەبێت کە پێویستت نییە. جاکەوایە زۆر گرنگی بە دنیا مەدە، چونکە لە دوا ڕۆژ بێئاگات دەکات. کوڕی خۆم، با خۆشەویستی و ڕگلێبوونت لە بەرخوا بێ و لەگەڵ خراپەکارانیشدا نەرمونیان مەبە. کوڕی خۆم، بسڵەمێوە لە یەک کەسیش مادام ئەو کەسە شایەنی لێسڵەمینەوە و حەزەر لێکردنە. کوڕی شیرینم، ئەنجامدانی نوێژی فەرز چاکترە لە هەموو کارێک. بەڕاستی نمونەی نوێژ و تەسبیحات وەک کەشتی وایە لە ناو دەریادا. ئەگەر کەشتیەکە تیاچوو ئەوانەی ناویشی تیادەچن. کوڕی شیرینم، کاتێک کە لای دەسەڵاتدارێک دانیشتی، با جێگەی کەسێک لە نێوان ئەو و تۆدا بمێنێتەوە، نەوەک کەسێکی ئەو بێت و فیز بکات بەسەر تا و ببێتە ناتەواوی بۆ تۆ. وتە و فەندەکانی لوقمانی حەکیم. کوڕی شیرینم، ئەگەر شەیتان لە ڕێگومان و دوودڵیەوە بۆت هات، تۆ بە دڵنیایی و ئامۆژگاری بەسەریدا ساڵ بە. ئەگەر لە ڕێی تەمەڵی و بێزاریەوە بۆت هات، بە باسی قەبر و قیامەت بەسەریدا زاڵ بە. ئەگەر لە ڕێی هەندان و ترساندنەوە هات بۆت، هەواڵی ئەوەی بدەرێ کە دنیاش کۆتایی دێت. کوڕم، بەڕاستی کەسی ڕەوژ ناشیرینی دەمشڕی بەدبەخت کاتێک کە قسە دەکات زمانی خۆی ڕیسوای دەکات و ئەگەر بێدەنگیش بێت نەزانیەکەی ڕیسوای دەکات. ئەگەر کارێک بکات خراپە دەکات، ئەگەر کارێکیش نەکات تەمەنی بە فیڕۆ دەڕوات. ئەگەر دەوڵەمەند بێت یاخیە بێت، ئەگەر هەژاریش بێت ناومێدە بێت. ئەگەر دڵخۆش بێت فیز دەکات، ئەگەر خەمباریش بێت ئەبێتە دیل. ئەگەر ڕێزی بگری یاخی دەبێت، ئەگەر ڕێزی نەگری ڕەشبین دەبێت. ئەگەر داوا بکات سوورە لەسەری، ئەگەر داواشی لێ بکرێ نابەخشێ. ئەگەر پێ بکەنێت قاقا دەکات، ئەگەر بشگری هاوارەکات. ئەگەر تووڕە بێت زۆر توندە، ئەگەر باسیشی بکرێت تووڕە دەبێت. ئەگەر ببەخشێ منە دەکات، ئەگەر پێی ببەخشرێ سفڵەی دەکات. ئەگەر نهێنی لادانرا خیانەتی لێکات، ئەگەر نهێنیشی لادانای بوهتانت بۆکات. ئەگەر لە خوار تۆ بوو توانجت لێگرێت، ئەگەر لە سەر و تۆشەوە بێ تووڕە ئەبێت. ئەگەر هاوڵەتی بکەیت ماندوو دەکات، ئەگەر لێشی دوور بیت وازت لێ ناهێنێ. ئەگەر ڕێنمایی بکرێ ڕێنمایی وەرناگرێ. ئەگەر فەرمانی پێ بکرێت گوێڕایەڵی ناکات. ئەوەی لەگەڵی دەژی بەختەوەر نییە، ئەوەشی لی دوورە لی بێوەی نییە. کاتێک قسە دەکات نایپێکێت، لە کاتی ناخۆشیدا ئارامگر نییە. لە بابەتێکدا ناوەستێت، کاری چاکە ئەنجام نادات. سوپاسی کەس ناکات، واز لە فێڵکردنیش ناهێنێت. لە کەسی سەرکەوتوو متمانە وەرناگرێت. ئەگەرچی لەگەڵ دانایانیشدا ڕێک نەبێ، بە زانستەکەی لە خۆی باییە. ئەگەر یەکێک لەگەڵ زانایاندا بێت، وا دەزانێت ئەو چاکەکارە. ئەگەر خراپەکاریش بێت، وا دەزانێت بێدەسەڵاتیەکەی زیرەکیە، خراپەکەی چاکە و زیادەڕۆیەکەی
ورەیە و نەفامەکەی ئارامگریە. حەزی لە چی بێت وەری دەگرێت، ڕقی لە چیش بێت وازی لێدێنێت. ئەگەر حەق و ڕاستی لەگەڵ ئارەزوویدا بوو ستایشی دەکات، خۆ ئەگەر حەقیش پێچەوانەی ئارەزووی بوو بە درۆی دەخاتەوە و وازی لێدێنێت. کاتێک پێویستی و ئیشێکی بەحەق بوو پرسیاری دەکات، کاتێک پرسیاریشی لێ بکرێ وەڵام ناداتەوە. کاتێک ئاهلی حەق ئامادە بوون لەگەڵیانە، کاتێ ئامادەش نەبوون ئەچێتە سەر ناحەق. لەگەڵ زانایاندا دادەنیشێ ملکەتیان نییە و گوێیان لێ ناگرێت. کاتێ لە ناو زانایانیشدا نەبێ فیز دەکات بەسەریاندا و پێیان پێدەکەنێ حەق دەڵێ بەڵام بەکردەوە پێچەوانەیەتی. فەرمان بە چاکە دەکات خراپەش ئەنجامەدات. فەرمان بە حەق دەکات لەسەر ناحەقیشە. هەموو جۆرە مامەڵەیەک لەگەڵ خەڵکیدا دەکات ئەگەر بۆ خۆی بێت پێی خۆش نییە. چاکە پیشانی خەڵکی دەدات، خۆی لێی دوورە. ڕێگری لە خراپە دەکات، خۆشی ئەنجامی دەدات. فەرمان دەکات بە ورەبەرزی لە خۆیدا نییە. لە شەرع خۆی شارەزا دەکات، کاری پێناکات. بەکاری دواڕۆژ شوێن دنیا دەکەوێت. ئەگەر بەهێز بێت توندە بەرامبەرت، ئەگەر لاوازیش بێ لاوازترت دەکات. ئەگەر دەوڵەمەند بێ پێت دەڵێ لە خۆباییە، ئەگەر هەژاریش بێ دەڵێ داماوە. ئەگەر سوور بێت لەسەر چاکە پێت دەڵێت ڕۆچووە. ئەگەر خاویش بی پێت دەڵێ زۆر لە خۆی دەکا. ئەگەر پێی ببەخشی پێت دەڵێ زیادەڕۆیی دەکا. ئەگەر نەشی دەیتێ دەڵێ چروکە. ئەگەر نەرم بی لەگەڵی و لی نزیک بیتەوە دەڵێ ماستاو چییە. ئەگەر لێشی دوورە پەرێز بی دەڵێ فیزلە.